سڵاتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی خانشینکراوانی تەمینیجتماعی و کشوەری لە کرماشان و شوش، ژاراوی بوون و گیانەدەستانی سێ ئەندامی بنەماڵەیەک لە شارستانی سەلاس باوەجانی، کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی کانگەی زەڕەشورانی تیکاب، مانگرتنی کرێکارانی شرکەتی نەیشەکەری میان ئابی کەرخا و راپۆرتێک لەسەر گیانەدەستان و برینداربوونی کرێکاران لە پارێزگای ورمێ. کۆبوونەوەی خانشینکراوانی تامینیجتماعی و کشوەری لە کرماشان و شوش. ڕۆژی یەکشەممە 23 سەرماوەزی 1404 هەتاوی خانشینکراوانی تامینیجتماعی و کشوەری لە شارەکانی کرماشان و شوش دژ بەوە دینەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانێ بەدەستمان گەیشتوون خانشینکراوانی ناڕازی بە وتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی گەندەڵی ڕژیمی کۆماری ئیسلامی و بەرپایی چەند ڕێپێوانێک خوازیاری هاوسانسازی حەقدەستەکانیان، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، دابینکردنی بیمێ دەرمانی کارامە، کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر ناڕازیان، ئازادی دەستبەجێ خانشینکراوانی دەست بەسەرکرا و هەروەها بایەخدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و مەعیشەتیان بوون. ژاراوی بوون و گیانەدەستانی سێ ئەندامی بنەماڵەیەک لە شارستانی سەلاس باوەجانی. ڕۆژی ڕابردوو سێ ئەندامی بنەماڵەیەک لە شارستانی سەلاس باوەجانی بەهۆی دزەکردنی گازی مۆنۆکسیدی کەربۆن ژاراوی بوون و گیانیان لەدەستاوە. بەپێی راپۆرتەکان بەهۆی بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە گیانی هاوڵاتیان، ستاندارد نەبوون و لە خوارەوەبوونی کوالیتی بەرهەمەکان، ساڵی ڕابردوو لانی کەم 857 هاوڵاتی بەهۆی ژاراوی بوونیان بە گازی مۆنۆکسیدی کەربۆن گیانیان لەدەستاوە و بەدەیان شارومەندی دیکە ژاراوی و ڕەوانەی نەخۆشخانە کراون. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی کانگەی زەڕەشورانی تیکاب. ڕۆژی یەکشەممە 23 سەرماوەزی 1404 هەتاوی کۆمەڵێک لە کرێکارانی شاغڵ لە کانگەی زەڕەشورانی تیکاب دژ بە نەبوونی ئیمنی شوێنی کاری کرێکاران کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانێ بەدەستمان گەیشتوون کرێکارانی ناڕازی بە وتنەوەی دروشم دژ بە ناکارامەی بەرپرسانی ڕژیم و هەڵکردنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، دابینکردنی ئیمنی شوێنی کار، بیمەی دەرمانی کارامە و ئیمکاناتی ڕەفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و گۆڕانی گرێبەستەکانیان بوون. بێبەشی بەندکراوێکی سیاسی کورد لە سەرەتاییترین مافەکانی لە زیندانی ناوەندی شاری سنە. بەپێی راپۆرتەکان یوسف ئەحمەدی بەندکراوی سیاسی مەحکوم بە ئیعدام و ڕاگیراو لە زیندانی ناوەندی شاری سنە سەرەڕای تێپەڕبوونی 5 ساڵ و نیو لە دەست بەسەرکرانی لە سەرەتاییترین مافەکانی بێبەش کراوە. ناوبراو ڕۆژی یەکشەممە 7 گوڵانی 1399 هەتاوی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتی شاری سنە بە توندوتیژیەوە دەست بەسەر و پاش ئەشکەنجە و ئازاریکی زۆر ڕەوانەی زیندانی ناوەندی شاری سنەکرا. ئەو بەندکراوە سیاسیە مانگی خەرمانانی ساڵی 1402 هەتاوی بە تۆمەتی شۆڕشی چەکداری دژ بە ڕژیم و ئەندامەتی یەکێک لە حیزبە کوردیەکان حکمی سێدارێ بەسەردا سەپێنراوە. شایانی باسە بە وتەی سەرچاوە ئاگادارەکان ئەو هاوڵاتیە بە برینداری لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کراوە و بەهۆی ئەشکەنجاندانی لە گرتوخانەکانی ئیدارەی ئیطلاعاتی ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی تووشی جۆرەها نەخۆشی بووە. ناڕەزایەتی نانەواکانی ئەهواز لە بەردەم ئوستانداری پارێزگای خوزستان. ڕۆژی یەکشەممە 23 سەرماوەز کۆمەڵێک لە نانەواکان لە شاری ئەهواز لە بەردەم بینای ئوستانداری پارێزگای خوزستان دژ بە پێنەدانی پشک و یارانێ ئارد کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان نانەوا ناڕازیەکان بە وتنەوەی دروشم دژ بە بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و مەعیشەتی نانەوایان ئاماژە بەوە دەکەن بەهۆی پێنەدانی پشک و یارانێ ئاردی نانەواکان دۆخی ژیانیان لە خراپیدایە و خوازیاری کەمکردنەوەی تێچووی پیشەکەیان، پێدانی پشکی ئاردی نانەوایان و هەروەها وەدی هاتنی بەڵێنەکانی بەرپرسان بوون. کۆبوونەوەی ناڕەزایەتی خانشینکراوانی سەنعەتی فولاد لە ئیسفەهان.
ڕۆژی ڕابردوو خاننشینکراوانی سەنعەتی فولادی ئیسفەهان دژ بە خراپی دۆخی ژیانیان لە بەردەم ئوستانداری ئەو پارێزگایە کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانێ بەدەستمان گەیشتون ناڕازیان بە بەرپایی ڕێپێوانێک و هەڵکردنی پلاکارد خوازیاری هاوسانسازی حەقدەستەکانیان، سربەخۆی سندوقی خانەنشینی خاننشینکراوانی سەنعەتی فولاد، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەر ناڕازیان، ئازادی دەست بەجێ خاننشینکراوانی دەست بەسەرکرا و هەروەها دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوون. مانگرتنی کرێکارانی شرکەتی نەیشەکەری میان ئابی کەرخە. ڕۆژی یەکشەممە 23 سەرماوەست کرێکارانی شرکەتی نەیشەکەری میان ئابی کەرخە دژ بە بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بەداخوازیەکانیان دەستیان لە کارکێشا و کۆبوونەوە. بەپێی دوایین هەواڵەکان کرێکارانی ناڕازی بە کۆبوونەوە لە بەردەم دەرگای چوونە ژوورەوەی ئەو شرکەتە و هەڵکردنی پلاکارد خوازیاری دابینکرانی ئیمنی شوێنی کار و سرویسی هاتوچووی کرێکاران، کەمکردنەوەی ساعەتی کار، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، وەدیهاتنی داخوازیە دواخراوەکان و هەروەها تەزمینی ئەمنیەتی پیشەیی بوون. دووە هەواڵمان سەبارەتە بە راپۆرتێک لەسەر گیان لەدەستدان و برینداربوونی کرێکاران لە پارێزگای ورمێ. لە ماوەی 2 مانگی ڕابردوودا لانی کەم 307 کرێکار لە پارێزگای ورمێ بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار و سەختی پیشەکانیان تووشی ڕووداو بوون. بەپێی ئامارەکان لە مانگی ڕەزبەری ئەمساڵدا 168 کرێکار لەوە پارێزگایە تووشی ڕووداوی کار بوون کە 4 کەس لە برینداران بەهۆی سەختی برینەکانیان گیانیان لەدەستاوە. هەروەها لە مانگی خەزەڵوەردا 139 کرێکاری دیکە بەهۆی بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ئیمنی شوێنی کاری کرێکاران لە ئێران تووشی ڕووداو بوون کە 9 کەس لە برینداران گیانیان لەدەستاوە. شایانی باسە بەهۆی ناکارامەیی بەرپرسانی ڕژیم و نەبوونی ئیمکاناتی ڕفاهی ساڵانە ڕێژەی کرێکاران کە بەهۆی ڕووداوی کارگیانیان لەدەست ئەدەن یان بریندار ئەبن بەرزتر دەبێتەوە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژین.